بنای خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان ئازانمان ئەم جارەش لە بەرنامەیەکی نوێی پۆدکاست لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین. میوانی ئەم جارەی پۆدکاست کاک حەکیم حەمەد دەبێت کە باز لە وێزگەکانی ژیانی خۆی دەکات و لەگەڵیشیدا ئەو ئەزمونەی کە هەیەی لە کاری میدیایی لە کاری ڕۆژنامەوانی باسی دەکات. حتمما کاک حەکیم ئەو بەرنامەی کە هەیە بوو جیاواز لە بەرنامەکانی دیکە لەبەرەوەی کە بەرنامەیەکی سیاسی بوو جەنابیان حتمما زیاتر درک بە کۆمەڵێک بابەتی سیاسی گرنگ هەبوو کە لە کەناڵی پێیان پێشکەشی دەکردوە لەگەڵیدا من خودی خۆم هەندێک جار ڕاوێژم پێ دەکرد بۆ کۆمەڵێک بابەتی سیاسی چونکە دەمزانی ئەو بەدواچوونێکی ورد دەکات بۆ بابەتە سیاسیەکان ئەو بابەتانی کە پرسی ڕۆژن و پێوەستن بە هەرێمی کوردستان و بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەختا ئەم جارە لەم بەرنامەیەماندا باز لە وێزگی ژیانی خۆی دەکات باز لە بەسەرهات و کاری میدیایی و باز لەوەش دەکات کە بۆچی خۆی کاندید کردو بۆ پەرلەمانی کوردستان و یەکێکە لە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری. کاک حەکیم زۆر سپاس بۆم دەرفەت یاخوا بەخێر بێ. زۆر سپاس کاک دانیار، زۆر خۆشحاڵم جەنابیش دەکەین مەش خۆشحاڵین لەگەڵ جەنابەت سەرکەوتووە. عەزیزی ئەمەی کاک حەکیم پێش ئەوی بێمە سەر کاری میدیایی جەنابتان پێم خۆشە باز لە ژیانی خۆت بکەی وێزگەکانی ژیانی خۆت چۆنی بووە. باشە پێچێ گەنج بینیان پێبین کاک دانیار ناناگەنجی دڵێ بەس بۆنی هەردووکمان سەرناسبی بووە کاک حەکیم. بەناوی خوای گەورە سڵاو لە بەڕێست و لە بیسەران و بینەران سپاسی جەناب دەکەم. خۆ بەخێر بێت. وڵا ئێمە لە ساڵی 1989 لەدایک بووین لە سنووری قەزای پشدەر و لە گوندی ماخۆمەزنانی ئیسلام دۆست بڵین لەوێ تەمەنی منداڵیم بەسەر بردووە. من کوڕی گوندم ینی سەختی و گەرما و سەرمای زۆرم بینیوە لە گوند گەورە بووم هەموو ئەو پیشانێک کە لە گوند هەنە کردومە بەشوانی بە پیشە زۆر بە جۆرەکانەوە بە کشتتوکاڵی ئاژەڵداری ئەگەر لە گوندیش گەورە بووی زیاتر ڕەنگە زیاتر فێری ڕۆبەڕووبوونەوەی سەختی وانەکانی کۆڵنەدان ببی. دواییش بڵین هاتوینێتە شار و لەوێ درێژەمان بە ژیانی خۆمان داوە لە خوێندن و پاشان ئیشی ڕۆژنامەنووسی و من بڵێن کوڕی بنەماڵەیەکی هەژارم باوکم کرێکار بووە ئیشی بڵین فەلاحەتی وانەی کردووە لێوە دەستم بە ژیان کردووە. پێچێت لەگەڵ ئەوەی کە لە گوندە بوویت و بە ژیانی گوند نشینیوانە خری بوو بیت پرۆسی خوێندن چۆنی بوو لەوێ ژەر گرنگی دەدات بە خوێندنەوە بە خوێندن. بەڵێ وەڵام من هەر بین لەگەڵ ئیشەکەشم لە گوند بی ئەگەر لە گوند بی دەبێ ئیشوکار زۆرە و لەگەڵ ئیشوکاریش بڵین هەر دەرسم خوێند بۆ و سعیم کردووە بۆ قوتابخانە و هەر لەو کاتش بڵێ من هەر لە سەرەتایی بڵین لە قۆناغی سەرەتایی بوو کوڕەپورێکم هەیە ناوی کاک محەممەد ئێستش هەر ماوەخوالش ساغی کە هەموو جار دەیگوۆرەکە کە بە هەواڵت بۆ تۆمارکەم بزانە چۆن دەتوانی بخوێنیەوە لەو کاتە خەریکی ئیشی ڕاگەیاندن بۆ مەر لە سەرەتاوە بڵێم بۆی تۆمار دەکردم و دوای گوێمان لێ دەگرتەوە ئەوانە بزانین چۆن هەواڵ دەخوێنینەوە. لەو کاتە تێکەڵبوونمان هەبوو هەم لەگەڵە بڵێن لەگەڵی شوکارەکە خەریکی خوێندن بووین هەم لەگەڵەوەش ئیشی ڕۆژنامە و بڵین خوێندنەوەی هەواڵ و اینجا گوێگرتن لە رادیۆ و تەلەڤیزیۆن و ئەوانە ئەو شتانەشمان هەرابوو. حەکیم خولێ خۆت بوو کاری میدیایی ناڵی و یان هەر وەکو کەسێکە حەزی لە شتێک بێت لە ژیانی خۆیدا بێت بەو کەسایەتیم. وەڵام هەر حەزم لێ بوو لە سەرەتای ژیانمەوە ینی زۆر گوێگری رادیۆ بووم و بڵێن زۆر جار ئاوا هەر لە تەمەنی منداڵیەوە تێستم کردو تاقیکردنەوە کردووە لەسەر هەواڵ خوێندنەوە و پێشکەشکردنی بەرنامە بۆش حەزم لێ بوو چونکە تۆ لەڕێی ئیشی ڕاگەاندنەوە دەتوانی ئیش لەسەر خەمەکانی خەڵک بکەی لە کاری ڕاگەاندن خەمەکانیان بڵین باز بکەی چارەسەر بخەیتە ڕوو لایانی پەیوەندیدار لێ ئاگدار بکەیتەوە. ئیشی ڕۆژنامەنووسیلەوە کە تێکەڵە لەگەڵ معاناتی خەڵک بۆی من حەزم لێ بوو وەکو خولیایەک و هەر بەشی ڕاگەاندنیشم تاوا کردو خۆم وەکو بڵێن بەشی ڕاگەاندن بە بوارە ئەکادیمیەکەی بەڵام زیاتر ڕەنگە تۆ لە بوارە فعالیەکەی زیاتر قاڵ ببیتەوە و بەڵێ چونکەی ئەوەی ڕاگەاندنەکە شەر یارمەتی دەرێ بە زیاتر لایانی تیۆریە بەس لە بوارە بڵین
عملەکەی زیاتر دەتوانی فێری بنەماکانی کاری ڕۆژنامە نووسیبی بەدوارا چوون و من لە وێزگەژانی خۆمدا بڵین سەرتا لەوە دەستم پێکرد بڵاوکراوێکمان هەبوو بە ناوی نوێگەری لە ناوەندی پشتدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەوێوە دەستم بە ئیشی ڕۆژنامە نووسی کرد پاشان لە دەنگی کۆمەڵ رادیۆڕانی لە ساڵی 2000 لەوێ بێژەر و پێشکەشکار بوومە لە ڕۆژنامەی کۆمەڵ لە ساڵی 2012 ئیشم کردووە و لەگەڵەوەشدا بڵین هەر لە دوای ساڵی 2002 لە کەناڵی پەیامێکی شم کردووە سەرتاوەکو پەیامنێر لە سنووری بیتوێن و پشدەر پاشان وەکو پێشکەشکار و وەکو هەواڵ ساز و شەریشم کردووە ئێستاش بڵین جگە لە ماوەی ڕابردوو کە بەرنامەی ئەمڕۆم پێشکەش کردووە بەژمارەشمان هەبووە کە قسەکردنە لەسەر داتا و ئامار هەروە بڵین سندوقی ڕۆژیش کە لێکۆڵینەوە و بەدوادا چوونە کە بە شێوەی راپۆرت لە کەناڵی ئاسمانی پێیان لە ماوەی ڕابردوودا دابەزی و هەر ئیشمان لەسەر کردووە ینی لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا تەنیا لە کەناڵی پێیان کە ئێمە ئیشمان کردووە زیاتر لە 3000 بەرنامەمان کردووە کە بەدوارا چوون بۆ کێشەکانی خەڵک زیاتر لە 1000 راپۆرت و بەدوارا چوونمان کردووە لەسەر کێشەکانی خەڵک وەسەبارەت بە ئەزمونیشمان لەگەڵ کەناڵی پێیان ئێمە بۆچی بڵین ئەو کەناڵەمان هەڵبژاردووە چونکە ئەو کەناڵە بەلای ئێمەوە ئیشی لەسەر دوو ئاس کردووە دوو ئاسی زۆر گرنگ ئاسی یەکەمیان پاراستنی ناسنامەی موسڵمانەتی خەڵکی کوردستانە چونکە پێشەوەی کە کەناڵی پەیام دروست بێ لە دەرەوەی بڵین دەسەڵات کەناڵی دیکە نەبوو وا وێنە دەکرا کە لە کوردستان بزافی ئیسلامی یاخودەوەی کە پەیوەندی بە لایەنە ئیسلامیەکانان لاوازی ئەم کەناڵی ئاسمانی پێیام هات ئەوەی نیشانی خەڵکو و دەرەوەشدا کە ئەم میلەتە زۆرینەی موسڵمانە و کاری لەسەر پاراستنی خێزان کردو ئاسی دووەمیش ئەوەیە کە کەناڵی پێیام کە ئێمە بە شانازیەوە شانازی دەکەین کە لەم کەناڵە ئیشمان کردووە ئەوەیە کە بەردەوام لە بەرەی خەڵکدا بووە ینی لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا کەناڵی ئاسمانی پێیام هیچ شتێک نەمەوە کە خەمی خەڵک بێ ئیشی لەسەر نەکرد بێ لە مەسلەی موچە بێکاری سەرکوتکردنی خەڵک دزینی داهاتەکان تاڵانی سنوورەکان و زۆر جار زۆر بڵین زۆر وێزگە هەبووە کە شتێک هاتوتە پێشەوە کەناڵی پەیامیشی لەسەر کردو دەسەڵات پاشە شێک کردووە بۆ نمونە وەختێک دەسەڵات پلانی وا بوو کە دەرسی قورآن خوێندن لە ئەو ڕێکخراوانە قەدەغە بکە کە مۆڵەتیان هەیە نەتوانن ئەوە بکەن دوایەوەی کە کەناڵی ئاسمانی پەیام ئیشی لەسەر کە دەسەڵات پاشە شتێک کرد و کۆمەڵێک وێزگەی دیکەش هەبووە بڵین کە پەیام ئیشی لەسەر کردووە دەسەڵات پاشە شێک کردووە هەر لە بەرامەش بووە بۆ نمونە لە ساڵی 2011 لەسەر و بەندی خۆپیشاندانەکەی 17 شوبات ئێمە لە کەناڵی ئاسمانی پەیام گەماروی کەناڵی ئاسمانی پەیامیاندا دەسەڵات لەبەرەوەی کە مینبەرێک بوو کە لەو کاتەدا ینی ئازارەکانی خەڵکی باز دەکرد و پەیامی ڕای ئەوەی کە یەکەم کەناڵی ئۆپۆزیسیۆنی بوو کە دروست بوو لە کوردستان ڕۆڵی گرنگی گێراوە و دەژگێرێ و یەکەم کەناڵی ئیسلامیش بوو کە ئێمە بە خۆشحاڵیەوە لەو ماوەی ئیشمان کردووە و ڕەنگە وەکو ئەرکی سەرشانمان زۆر ینی قوربانیمان بە خۆمان دابێ بۆ ئیشکردن بەو کەناڵە ویستم ئەوە بەڵام ینی جگە لەوانی کە باست کرد چه هۆکارێکی دیکە هەیە کە ئەوەی کە جەنابتە لە کەناڵی پەیام ماونەتەوە دەزانی زۆرێک لە میدیاکاران ئەم بەرەوبەرێکیان هەر ئەبێت ئەچنە کەناڵێکی دیکە یان لە شوێنی خۆیان دەبێنەوە یان چەند کەناڵێک دەگۆڕن تۆ چی وای کرد کە تاوەکو ئێستا نزیک بە 15 ساڵ هەر لە کەناڵی پەیام بمێنیتەوە بەڵێ وڵا بەشێک لەوە ئێمە ئەمی شەیکەی دەما کردومانە لە ڕابردۆک و کاری ڕاگەیاندن وەکو عیبادەتێکیش بینیومانە کە ڕوبەڕووبوونەوەی ستەمە ئەگەر نی چکە ڕوبەڕووبوونەوەی ستەم و ستەمکاری وەکو عیبادەتێکی دەبینین و ئەرکێکی ئاینی و نیشتیمانیشە ئەمە وای کردووە کە ئێمە بەردەوام بین لێرە پاشان ئێمە سەرمان بەرزە بە کەناڵی ئاسمانی پەیام لەبەرەوەی کە لە ماڵێکدا دەکرێتەوە لە ناو خێزانت ڕوتێ بیکەیتەوە لە ناو خەڵک و پەپارەی دزراوی میلەت بەڕێوە ناچی ڕاستە لێرە بۆ هەموو کارمەندەکان جەنابت و ینی خەڵکی دیکە یەکی سێ چوار ئیش دەکەگەل لە شوێنی تر بە دەقات لە ڕووی مادیەوە قازانز دەکات بەڵام ئەوەی هەڵبژاردووە لەبەرەوەی کەناڵێک کە خەمی پاراستنی ناسنامی مسلمانەتی و خەمی پاراستنی خێزانە و لە هەمان کاتیشدا لە خەمە
ئەوەی کە پەیوەندی بە ئیشی خزمەت گوزاری بە ئیشی کردووە ئەوەی کە پەیوەندی بە ئیشی پەروەردەی کردووە ئینجاوەی کە هەر لە پێیامەوە مەسەلەی کاری خێرخوازی پەرەیسان کە سەرەتا بڵێن دەستگای خێرخوازی بەخشین بەشێک بوو بەرنامەیەک بوو لە کەناڵی ئاسمانی پێیان بۆیە ینی من خۆشحاڵ بووم و لەو ماوەیەدا زۆر ئۆفەریدی کە هەبووە لە کەناڵی دەسەڵات و ڕەنگە ئێمە لە ڕووە مادیەکەەوە شتێکی ئۆتۆمان دەست نەکەوتووە ینی شتێکی ئۆتۆمان دەست نەکەوتووە بەڵام لە ڕووی معنەویەوە کە کۆمەڵی خەڵک ڕێز لە ئێمە دەگرێ دەچینە ناو خەڵک شتە معنەویەکە و کارکردن لەو کەناڵە لەسەروی هەموو شتێکەوەی ئەگەرنا لە ڕۆ مادیەکەەوە هەموو کارمەندانی پێیان بە هەموو بەشە جیاوازەکان لە ڕووی مادیەوە شتێکی ئەوتۆ نییە بەڵام ئەگەڵ دڵسۆزی نەبێ و خەم خواردن نەبێ لە دین و ژینی میلەتەکەی هەر یەکێک لەو کارمەندانەی کەناڵی ئاسمانی پێیان لێرە نامێنەوە بەڵام ئەوان بڕوان بەوەیە کە ئەمە خێر و چاکەیەکە و بۆ ئەوەیە کە لە خزمەتی خەڵکدا بێ بۆیە کە ماونەتەوە و ماوینێتەوە. زۆر باشە کاک حەکیم بۆ بەرنامەی ئەمڕۆ بەرنامەت پێشکەشە کرد لاانێ زۆرێگە بن ئێستا گەنجان پێیان خۆشە بنە میدیاکاریان حەزیامەکاری میدیایی هەیە ئەم بەرنامی تۆ چۆنی بوو چۆن پێشکەشتە کرد بە دۆداچوونەکان چۆن بوو بۆ بەرنامەکە کە پەیوەست بوو بە پرسی ڕۆژەوە حتمما من خودی خۆم ئاگادارم کە زۆری لاکە بووی پێوەی بووی کە داتا و زانیارێکی باش وەربگریت و لەگەڵ میوانەکەت گفتوگۆی لەسەر بکەیت پێویستم ئەم جۆرە بەرنامانیان هەر بەرنامێکی دیکە میدیاکار چۆن تا ئام بکە بۆ بەرنامەیەکە پێشکەشیەکات. بەڵێ دیارە ئێمە لە ماوەی ڕابردوو بڵێن کە و بەرنامەمان پێشکەشکوی بەرنامی ئەمڕۆ سوپاس بۆ بەرنامی تریشە بۆ بەس بەرنامی تریشمانە ڕۆژانە زیاترەوە ڕۆژانە بووە ینی ماوەی 8 ساڵە 8 ساڵە و 8 ساڵە لەسەر یەک هەموو هەفتەیەک 5 بەرنامەمان کردووە ینی ئەو کاتێک کە دەستمان پێکرێت ڕشمان سپی نەبوو ینی 8 ساڵەمە بەڵام ئێستا ڕشمان سپی بووە کە بەشێکی پەیوەندی ینی بە و فشاری ئیشەوە ینی جاریەوە من مەجاری هیچم نەبوو لەبەر ئەو بەرنامێ و هیچ بەرنامەیەک نییە من کەمتر لە 8 بۆ 7 کاتژمێر سعات پێ و ماندوو نەبوو بم زەهر لە قۆناغی کۆکردنەوەی زانیاری بوو بێ یاسێمە بوون چیمان کردووە پێویست بە متابعەیەکی زۆرە بۆ بەرنامە ڕۆژانەی جار لە بواری سیاسی بێ کۆمەڵایەتی بێ ئابووری بێ ڕۆشنبیری بێ نێودوڵەتی بێت پێویست بە بەروەرچوون و متابعەیەکی زۆر هەیە من هەموو ڕۆژێ بڵێم قۆناغی یەکەم هاتووم بزانم ئەمڕۆ چی هەیە بنونە چی شتێک گەرمە لە کوردستان هەڵم بژاردووە پاشان قۆناغی دووەم پەیوەندیکردنە بە میوانێتە گەرمە بێت تاوەکو چاوەڕێ بکەیت ینی بێت تا ئێوارش تەواو بڵێ وڵا زیاترێمە تا دەوروبەری عسر بڵین چاوەڕێمان کردووە و ڕۆژە بزانین چی شتێک گەرمە و ڕووداوی ڕۆژە ئێمە ئیشی لەسەر بکەین و قسەمان لەسەر هەبێ دواتە بڵین قۆناغی میوان پەیداکردنە کە پەیوەندیمان پێوە کردوون من زۆر سوپاسی هەموو میوان دەکەم کە لە ماوەی ڕابردوو بەدەنگمانەوە هاتوون سوپاسیان خۆ تەلەفۆنێ بۆکردن بەڵێ خۆم ینی ئامادەکار بوومە پێشکەشکار بوومە خۆشم پەیوەندیم بە میوانەکانەوە کردووە بڵێن خۆمەوە پێشکەشمان کردووە ئەو بڕگەیان زۆر قورسە ناخۆشە ئامادەکردنی میوانەکانە ئەو لە هەموو شتێک ناخۆشترە چونکە میوان ئەگەر بتێ میوانێکی باش بێت درەنگ بەدەستەوە دێت میوانی باش ئەوەی کەمەوەسم لە ڕووی کوالێتیەوەیە ئەگەر میوانی تریشەیە ڕەنگە بە ئاسان بەدەستەوە بێ بەڵام تۆ نەتوانی زانیاریەک بدەی بە خەڵک و ئێمەیشمان لە سەرکەوە ڕۆژێک نەبووە ئێمە زانیاریەک نەدەین بە خەڵک یعنی هیچ بەرنامەیەک نەبووە زانیاریی تێدا نەبێ و ئیشمان لەسەر داتا کردووە یعنی هەر بەرنامەیەک 8 بۆ 9 سعات پێوە ماندوو بووین داتامان کۆ کردوێتەوە وێرایەوەی کە لەگەڵ بڵین میوانەکە شاتووە زانیاری خۆی خستۆتە ڕوو بۆەوەی کە خزمەتێک بە بینەرام کە سوپاس بۆخوای گەورە بەرنامەکەمان لە ماوەی ڕابردوویەکە کە لە بەرنامە پڕ بینەرەکان لە ئەسەر ئاستی کوردستان و هەموو ئەوانەی کە لە میدیاکانی دیکە لە ترسی دەسەڵات ڕێگەیان پێ نەدرا و قسە بکەن یان میدیاکانی دیکە نیان وێرا و ینی بانگیان بکەن ئێمە لە کەناڵی ئاسمانی پێیان بانگمان کردووە ڕەنگە پێیانمیشمان بوات بێ لەیان دەسەڵاتەوە پەیامی هەڕەشە ئامێز بەڵام ئێمە گوێمان پێ نەدا و لەسەریشی خۆمان بەردەوام بووین کامێک کە دەسەڵات زۆر ڕقی لێ بووە ئێمە بانگمان کردو چکە زانیومانەوە لە بەرەی خەڵکە و بانکردنی لە خزمەتی خەڵک و کێشەکانی خەڵکدایە بە شێوەیەکی گشتی بەرنامەکە بەم شێوە بەس بۆ هەموو ئەوانەی کە خولای کاری ڕاگەیاندن و ئەو دانەوێ چی لە بواری بێژەری بێ بە بە تایبەت ئامادەکار و پێشکەشکار پێویستی بە خوێندنەوەیە پێویستی بە ماندووبوونە
کە وە کڕۆکی ئیشکردنەکە کە پێویست بە متابعی ڕۆژانە هەیە من ینی کە هەموو ڕۆژێ وێڕایەوەی کە متابعی دۆخی ناوخۆم کە لە دەور بەرچی دەگوزدەر اینجا کۆنگرەی ڕۆژنامەنووسی سندیکاکان هەبوو بێ سەرۆکی حکومەتی ماوە بەسەر چوو بێ جێگرەکە بێ و تەبێژی حیزبەکان هەبوو بێ هەموویم گوێ لێگرتووە ڕەنگە جاری وابوو من بۆ راپۆرتێک ساڵێک لەمەوبەر گوێم لە بۆداچوون کردو بۆ بابەتێک دوای ساڵێکی تریشم بە داتاکەی بووە و بەکارم هێناوەتەوە تۆ کە بە دواداچوون دەکەی ئەوە ئەزمونەی خۆت کەڵەکە دەبێت کاک حەکیم قەت بووە لە ئەسنای بەرنامەکەی لە کاتی بەرنامەکەی خۆت زانیارێکی دقیق و ڕاست لە بەردەستای بەڵام میوان لەوانەیە پێچوانی ئەو بەڵێدیانی ئەو زانیارێکە ئێڵێ دڵنیای تۆ کە ڕاست نییە ئەمە بێت چۆن تەعامی لەگەڵا بکەیت چۆن بۆ بینەر بێنی تۆ ڕاستەکە ئەسڵی زانیاری ڕاستەکە ئەبە شێوازێ وەڵاو حاڵەتە زۆر بووە بەتایبەتەوەی کە پەیوەندی بە داتاوە بووە چونکە ئێمە ئیشێکی زۆرمان کرد بوو لەسەر داتا و بەدام متابعە و بەرەرە چونمان هەبووە تۆ میوانەکانی شەر ئۆپۆسیۆن نەبوونانی بەڵێ میوانی تریشە بووە دەسەڵاتی شە بووە و ئێمە بەراشونمان کردووە زۆر جار میوانێک هەڵی کردووە بەڵام وەکو ئاکارێکی ئیسلامیانەی خۆمان ینی وامان نەکردووە کە میوانەکە بشکێ من چەندین جار میوان هەڵی کردووە بەڵام من پرسیارێکی ترم لێ کردو و داتاکەشم لە ناو پرسیارەکە بۆ ڕاست کردوتەوە ینی ئێمە هیچی ڕۆژێک لە ڕۆژان من وەکو پێشەشکارێک پرسیارە بەڵێتەکێتە بوو کە جاڵاسی کرد جاکەک دانێر خەڵکێکێ کە ڕۆژنامەنووسە دەبێ خۆی دەرخا و خۆی بە پاڵەوان کە لەسەر حیسابی میوان کە میوان هاتووە ئینسان دەبێت ڕێزی بگرێت لە بەرنامەکە و دەکرێت بە بڵین ئوسلوبێکی جوان زانێرەکەی بۆ ڕاست بکەیت تۆ بەبێ شکانیشی تێدابێ ئەگەر ناگەر قسە لە سەرشکان بێ زۆر بووە هەڵی تێدا بووە بەڵام ئێمە نەهاتوین ڕاستە خو پێی بڵین کاکە ئەوەی تۆ دروست نییە و زانێرەکان دڵاتن بە شێوازێکی ئاکارێکی ئیسلامیانە زانێرەکانمان بۆ ڕاست کردوتەوە و دوای خۆشی هەستی کردووە کە هەڵە بوو ینی خۆی داتا و شتەکانی ڕاست کردوتەوە بەو شێوە مامەڵەمان لەگەڵ میوان ناکردووە باست لەوە کرد ئۆفەر بواتۆ لە میدیای دیکە کار بکەی دەسەڵاتەوە بۆیان میدیاکانی دەسەڵاتەوە بۆیان چۆنی بووە وەڵا میدیای دەسەڵاتە بوو میدیای غێری دەسەڵاتیشە بووە بەڵام ئێمە هەرماوینێتەوە من ئەگەر ئیشی ڕاگەاندن بکەم هەر لە پێیان ماومەتەوە و ئەگەر لە قۆناغی داهاتوش هەر لە پێیان دەمێنمەوە چونکە من هەر لە 15 ساڵ ئەزمونێکی زۆرە لەگەڵ کەناڵی پێیان و سوپاس بخوا کەناڵی پێیان سمعەیەکی زۆریە اینجا ئەو ڕێز و خۆشەویستی کە لە نێوان کارمەندەکان هەیە بنوم لەگەڵ جەنابەت لەگەڵ کامیڕەمانەکان لەگەڵ هەموو بەشەکان لەگەڵ ئیدارە لەگەڵ بەڕێوەبەر ناوەندی هەواڵ کۆنتڕۆڵ ئارایشگا بڵین هەموو بەشەکان کافتیرێنە هەموو بەشەکان خوێندێکی دۆستایەتی خۆشەویستی هەیە ڕێزگرتن هەیە کەوە لە سەروی هەموو شتێکەوە ئەگەر نە لە ڕۆمادیەکە بۆ هەمووان نەک بۆ من بۆ هەمووان شتێکی ئەوتۆی تێدانە بەڵام ئەو ڕێز و خۆشەویستە اینجا ئینسان دەبێ خۆ پاداشتە قیامەتێکەشی لەبێ بێ کە ئینشاءالله خوای گەورە بە عیبادەت بۆی نووسیوین کە ئیشکردنە بۆ کێشەکانی خەڵک وەڕوبەڕووبوونەوەیستە لە هەمووی خۆشترەوەیە کە لەم کەناڵە کۆت و بن نەکراوی ینی ئازادانەکاری خۆتەکەی بێگومان ئەمە زۆر زیاتر خۆڵەنەمە سیاسەتی کارکردنی حیزبەکە بووە لە پەیام ئێستا وەکو باسمان کرد هەموو ئەو میوانانەی کە لە شوێنی دیکە لە لیستی ڕەشدان وەڕگەیان پێنەدراوە قسە بکەن لای ئێمە هاتون قسەی خۆیان کردووە و کام سەرکردە و سەرۆکی وڵاتە دەڵێ لە بەرنامەکەی ئێمە ڕخنەی لێ گیراوە قسەی لەسەر کراوە و کەم و کوڕیەکانی خراوەتە ڕوو کەس لای ئێمە هێڵی سوور نەبووە کامە بڵین دەستکراوی کەناڵی پێیام و خودی بڵین سیاسەتی کۆمەڵی دادگەری بۆکو بڵین بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ زۆر هاوکاری من بوون لە بەرنامەکاندا پشتیوانی ئێمە بوون لە بەرنامە و کار و چالاکیەکانمان حاکیم بەرنامەیەک بابەتێکی سیاسی هەبووە هەم ڕای خەڵک بجوڵە لەو بەرنامەی جەناب تا هەم حیزبێک بێتە سەرخە لەگەڵ کۆمەڵی دادگەری قسە بکایەوە بڵێ فڵانە قسەتان کردو لەو بەرنامەیە فڵانەش تاوتوان نیگەران بن بەو پەیامانی کە لە بەرنامەکەی تۆ ئاراستە کراوە
بێگومان پێیان هاتووە ئێستا زۆر جار کە ئێمە کۆمەڵی خەڵکانێک بانگ نەکەین بەڵام نە کۆمەڵی دادگەری کەناڵی پێیان گوێی پێنەداوە و ئێمە پێشتر لەگەڵ کاک سۆران عومەر لە 2020 بەنامەیەکمان کرد لەسەر گەندەڵەکانی سەرۆکی حکومەتی ماوە بەسەر چوو ئەوە ئاڵۆزێکی زۆر زۆری دروست کرد لەسەر ئاستی کوردستان لە نێوان کۆمەڵی دادگەری و پارتی دموکراتی کوردستان هەتا گەشتە قۆناغیەوەی کە کاک سۆران عومەر لە ئەندامی پەرلەمان دەستی لەسەر لە کارکێشەوە حەسانەی پەرلەمان لەیان پارتی دموکراتی کوردستان ئەوانەی لێ سەنرایەوە ئەوە یەکێک بوو لەو بەرنامانە کە زۆر بڵین ناکۆکی دروست کرد و بڵین کاردانەوەیکی زۆری هەبوو لە دۆخی کوردستان و زۆر بەرنامەی دیکەشە بۆ کە ئێمە ئیشمان لەسەر کردو و ڕنگدانەوەی هەبووە و ئێمە زۆر بەوە دڵخۆش بووم بۆ نمونە گەشتنی تەچین و توێژە جیاوازەکان جا لە کاسبکار بێ لە هەژار بێ لە مامۆستا بێ لە چین و توێژی گەنج بێ دەستخۆشیان لێ کردوون بۆ ئیشەکانی خۆمان کە لە ماوەی ڕابردوودا لە کەناڵی پێیان کردومانە کەەوە شتێکی معنەوی گەورەیە بۆ ئێمە کاری میدیایی و کاری پەرلەمانی میدیاکار ئایا گونجاوە بۆ کاری پەرلەمانی و بێتە پەرلەمانتار و لە پەرلەمان لەوێ پەیام و ئاراستەکانی بگەێنێت و جەنابیشت کە بەرنامێکی سیاسیت هەبووە حتممە وەک ئاماژەشە پێکرد بەدواچوونێکی زۆر وردی کردو بۆ پرسە سیاسیەکان بۆ داتاکان موچە نەوت داهاتی ناوخۆ داهاتی ئەوانی کە لە دەرەوە دێن هەموو ئەمانە کە لای جەنابە هەبووە حتمما ئەمانە یەکە گرێتەوە لەگەڵ کاری پەرلەمانتاری و کارکردن لە پەرلەمان بوون بە پەرلەمانتار کە جەنابیشە کاندیدی کۆمەڵی دادگەریت بەڵێ دیارە ئیشی ڕۆژنامەنووسی ئیشی پەرلەمانی لە زۆر شدایەک دەگرێنەوە بەتایبەت کە کڕۆکی ئیشی ڕۆژنامەنووسی بریتە لە بەدواداچوون و ئیشی ڕۆژنامەنووسیش بە هەمان شێوە بریتە لە بەدواداچوون ئەگەر زیادەڕۆیمان نەکرد بێ لە کوردستان بڕواناکەم هیچ پەرلەمانتارێک ئەوانەیە کە پەرلەمانتارون بەقەد ئێمە ئیشیان لەسەر دزینی نەوت کرده بێ لەسەر دزینی داهاتی ناوخۆ لەسەر گەندەڵەکانی بنەماڵی بارزانی و تاڵەبانی لەسەر بێکاری لەسەر هەژاری لەسەر سەرکوتکردنی خۆپیشاندان ئەوەی کە پەیوەندی بەروەرە چوونەوە بووە ئێمە ئیشی زۆرمان لەسەر کردووە و ئەوەی کە پەیوەندی بەداهات و بەخەرجی و گەندەڵەکانی ئێمە بەداتا و بە ئامار خستومانەتە ڕوو کە ئیشی کڕۆکی ئیشی پەرلەمانی بریتی بۆ لە بەدواداچوون ئیشی ڕۆژنامەنووسی شەرەوەیە یعنی بەڵام جیاوازە کەستی ئێستا لە ئیشی ڕۆژنامەنووسی تۆ زیاتر ئیشەکان دەخەیتە ڕوو بەڵام کە پچە ناوەندێکی وەکو پەرلەمان کە شوێنی یاسادانانە دەکرێت ئەو بۆچوونانە و ئەو بیرۆکانێکی خۆت هەتە بیکەی بە پێشنیازە یاسا و دوایی ببێ بە یاسا خەڵک سووری لێبێ ناوەندێکی گرنگی قەرارە دەکرێت کێشەکانی خەڵک لەوێ بڕیای لێسەر بێزیاتر لە ڕاگەاندەی خەیتە ڕوو چارەسەر باز دەکەیت و حکومەت لێ ئاگادار دەکەیتەوە بەڵام تۆ خۆت دەتوانی لەوێ خۆت بڕیا لەسەر کێشەکانی خەڵک دەیکە کڕۆکی چەند پەرلەمان چەندی شێکیە بریتە لە پەسەندکردنی بودجە بەدواداچوون کە بەدواداچوون و لێپرسین و لە حکومەت کە لە ڕوو ڕاگەاندنەوە ئێمە لە ماوەی ڕابردوویشمان زۆرمان مەسەلەی ئیشی زۆرمان لەسەر مەسەلەی پەسەندکردنی یاساکان کە ئێمە لە ماوەی ڕابردووە کە بڵێن لە پەرلەمانی کوردستان 420 یاسا دەرچووە ئێمە بەردەوام لێکۆڵنەوەکان لێکۆڵ لە بەرنامەکانمان لە راپۆرتەکانمان بەدواداچوون لێکۆڵمان کرد لەسەر کەم کوڕی ئەو یاساکە کام یاسا خراپە کامیان باشە کامیان لە بەرژەوەندی خەڵکدان بۆ من وای دەبینیم کە تێکەڵ کێشێک بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە پرسیار و بەدواداچوون و چاودێریکردنی حکومەت هەیە کەسێک کە ئەزمموی لە کاری ڕۆژنامەنووسیە بێ من پێم وایە زۆر باشتر دەتوانێت چاودێری کاروبارەکانی حکومەت بکات گەندەڵەکانی بخاتە ڕوو وەڕوبەڕووی دەسەڵات بێتەوە کاکیمەمەش لە میوانەکان تا بەدیت کردووە مەسەرەن پەرلەمانتارێکی میدیاکار زیاتر لە داتا و زانیاریەکان لە قسەکردن و لەوەی کە ئەو زانیارانی پێیەتی ئەنی جیاوازتر بێت لە میوانەکانی دیکە سنگ و قورسای ئەوانی کە کەم ناکەین بەڵام مەبەستم ئەوەیە کە ئەم میدیاکار لە بەروی کە باگراوندێکی میدیای ڕۆژنامەنووسی هەبووە حتمما پڕزانیاری تر بووە لە پەرلەمانی شەهر بینی ومانە بەڕاستی تەنانەت دەوانی دەسەڵاتی ژیانی میدیاکار بوو نەر بەشاد لە شازەکان زانیاری بوون بێگومان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە میدیاکار بویشی بەدواداچوون بکات زیاتر داتای لە زیاتر زانیاری لایە میدیاکار لەبەرەوەی کە ئاگای لە کێشەکانی خەڵک کە بریتە لە راپۆرت بەدواداچوون و ئاگاداری دۆخی سیاسی ئابووری کۆمەڵایەتی پەیوەندیەکان لەگەڵ بەغداد پەرلەمانتار وێرایەوەی کە پێویستیەوە کە شارەزابێ لە کاری بەدواداچوون پێویستی بە معریفەیەکی فراوانی شێ لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی ئابووری پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغداد
و بە تایبەت پێویستی بە داتا و بە زانیاری هەیە. ئێمە لە ماوەی ڕابردوودا راپۆرتی بە ژمارەمان کردووە لە کەناڵی ئاسمانی پەیام کە پڕ بووە لە داتا لە بواری بەدۆدا چوون بۆ کێشەکانی خەڵک، مەسەلەی موچە، داهات، دزینی داهات لە خاڵە سنووریەکان کە تێکەڵ کێشێکە. من ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە ئەگەر بتوانین خەڵک بەرزبێنی ئەو کێشانەی کە بۆنم لە ڕاگەاندن باسمان کە پشتیوان بەخوای گەورە لەوێ زیاتری دەکەین کە بۆ داچوونە بۆ کێشەکانی خەڵک. بەرەو وێزگە و قۆناغێکی دیکە هەنگاو دەنێن ئینشاءڵڵا. جەنابتان کاندیدی کۆمەڵی دادگەرین بە ژمارە 8وانیان لە بازنەی سلێمانی. کاک حەکیمکاری جەنابتان لە پەرلەمان چی دەبێت و بەتەمان لەو وێزگە لەو قۆناغێدا چۆن خزمەت بە هاونیشتیمانان و بە خەڵکی بکەن؟ بەڵێ دیارە بەرنامەی کۆمەڵی دادگەری کە ئێمەش یەکێکین لە کاندیدەکان و کاندێکین لە سنووری بازنەی پارێزگای سلێمانی بە ژمارە 8 پشتیوان بەخوای گەورە ئەگەر چوینە پەرلەمان ئەوەی کە لە کاری ڕۆژنامەنووسی لە بەدا چون بۆ کێشەکانی خەڵک ئیشمان لەسەر کرد لەوێ دەیخینە ناو پرۆژە یاساکانەوە و تونتر دەبین لەسەر لێپرسینەوە لە حکوومەت و لە گەندەڵکاران و پشتیوان بەخوای گەورە ئەوەی کە پەیوەندی بە کێشەی خەڵکەوێ ئەمەیشی لەسەر دەکەین کە مەسەلەی موچە و کارکردن لەسەرەوەی کە بڕیارەکەی دادگای فیدرالی لەبارەی بە بانکیکردنی موچە وەکو خۆی تێبەجێ بکرێت چکە بڕیارەکەی دادگای فیدرالی لە بەرژەوەندی خەڵکە. دوو کێشەکانی گەنجان کە بێکاریە پشتیوان بەخوای گەورە هەم بەرنامەی کۆمەڵی دادگەری بەرنمەیەکی تێر و تەسەلە کە چارەسەری تێدا بۆ کێشەی بێکاری لە ڕێگەی کاراکردنی کەرتی تایبەتی ڕاستەقینەکە ئێستا ئێمە کەرتی تایبەتی ڕاستەقینەمان لە کوردستان نییە ئەوەی کە هەیە کۆمپانیای حیزبیە و ڕەخساندنی هەلی کار و کاراکردنی ئەنجومەنی ڕاژە و دامەزران بە شێوەیەکی دادپەروەرانە کە ئێمە ئیشی لەسەر بکەین و ئینشاڵڵا ئیش لەسەر گێڕانەوەی موچەی توێژە هەژارەکانیش دەکەین. ئەو منداڵانی بێباو و ئافرەتانی بڵێن هاوسەرەکانیان لەدەستداوە ئەوانێکی سەرچاوێکی داهاتیان نییە کە پێویستە هەمووان لە داهاتی کوردستان سوودمەند بن بە تایبەتەوەی سەرچاوێکی داهاتی نیە و لە چوارچەوەی چاودێری کۆمەڵاتی ئینشاڵڵا ئێمە ئیش لەسەرەوەش دەکەین و پاراستنی خێزان و پاراستنی ئەخلاقی کۆمەڵگا ئینشاڵڵا ئیش لەسەر هەموو کێشەکانی خەڵک دەکەین و یەکێک لە کارەکانی بڵین بەرنامی لیستی کۆمەڵی دادگەری ئەوە شتێک کە گێڕانەوەی پێشینەکان و پێدانی قەرز بە بێس و کارکردنیش ئینشاڵڵا لەسەرەوە دەکەین کە لە ڕێی هەموو یاسا و بڕیارانە هەڵبوەشێنینەوە کە پێچەوانەی بڵین پێچەوانەی یاساکانی عێراقن لە ڕووی باجەوە و سەرانساندن و ئەو باج و ڕسوماتە یاسایی کە سەپاندویانە بەسەر خەڵک پشتیوان بەخوای گەورە کاری لەسەر دەکەین هەڵبوەشێتەوە و خەڵک ینی بەتایبەت هێزێکی و کۆمەڵی دادگەری کە ئێستا هاتووەتە پێشەوە لەبەر کۆمەڵێک تایبەتمەندی پێویستە خەڵکی کوردستان پشتگیری کۆمەڵی دادگەری کوردستان بێ چکۆ ئەگەر کۆمەڵی کەمێکی دەنگە ناڕازیەکان بەڵێ ینی دەنگ بە کۆمەڵی دادگەریمە حتمما ئەوانی کە باست کرد بەشێکی زۆریان جێبەجێ دەبن ینی زۆر هەڵبژێر بەرنامەی کۆمەڵی دادگەری ئەگەر پشتیوان بەخوای گەورە خەڵک زۆر بچێتە دەنگدان و متمانێکی زۆر بەرز بێنن و پارتیویکێتی لە حکومڕانی بخرێنە دەرەوە دەکرێت زەکانی دەرەوەی لە سەڵ ئەمجار حکوومەت پێک بێنن کە دەکرێت کۆمەڵی دادگەری کوردستانیەکێک بێ لەو هێزانە و پێشش کۆمەڵی دادگەری لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان ئامادە بۆ پۆلیسی ئیسلامی بەس لانی تر بڵێن ناتونەتە پێشەوە بۆ یەک ڕیزی بڵێن خەڵکە ناڕازیەکە وتیتی بالیستێک پێک بێنین هەر بەرەستەوە ناتۆ کۆمەڵی دادگەری ئامادە بۆ قۆناغی دوای هەڵبژاردنیش کۆمەڵی دادگەری ئامادە دەبێت و ئەگەر کۆمەڵی دادگەری لەم هەڵبژاردنە بەهێز بێ کۆمەڵی دادگەری شوکارەکانی بەهێز دەکا لە ڕووی کاری خێرخوازی وەکو دەستگای بەخشین کە لە ماوەی ڕابردوو 5 ساڵی ڕابردوو 33 ملیار دینار 33 ملیار دینار بە خەڵکی هەژاری داوە و نزیکەی 400,000 کەس لە کوردستان سوودمەند بوون لە بەس دەستگای خێرخوازی بەخشین ئەمە جگە لەوەی کە ڕێکخراو خێرخوازەکانی دیکەی کۆمەڵ واگەر کۆمەڵ بەهێز بێ لە ڕووی ڕاگەاندنەوە کەناڵی پێیان بەهێزتر دەبێت لە ڕووی بانگەوازەوە کەناڵی بانگەواز بەهێزتر دەبێت لە ڕووی دام و دەستگا پەروەردەیەکان کە ئێستا لە دام و دەستگا پەروەردەیەکان و ڕێکخراوەکانی سەر بە کۆمەڵی دادگەری زیاتر لە 20,000 کەس قوتابی ئێستا لەوێ فێری پەروەردە و فێری قورئان خوێندن و فێری پاراستنی خێزان و ڕێزگرتن لە دایک و باوکوێنی پەروەردەیەکیان دەکەن کە بۆ داهاتوو کوردستان پێویستی بۆ پەروەردەیە ئەنێ کۆمەڵی دادگەری بەهێز بێ
هەم لانی پەروەردەی بانخوازی بەوەراچوون بۆ کاروباری خەڵک لە کوردستان و لە عێراق بەهێزتر دەبێ و من پێم وایە هیچ هێزێکی شایستتر نیە لە کۆمەڵی دادگەری، چونکە کۆمەڵی دادگەری هێزێکە کە هەم سەرۆکەکەی سەرۆکی کۆمەڵی دادگەری ئێمە تەحەدای هەمووان دەکەین کێوەکو سەرۆکی کۆمەڵی دادگەری لە ناو خەڵک بووە. ئەوانەی تر سەرۆک حیزبەکانی تر لە ڤێلا و لە هاوین هەوای تایوەت و لە گرد و لە سەر و لەوانن، بەڵام سەرۆکی ئێمە سەرۆکی کۆمەڵی دادگەری لەگەڵ لە خۆشی خەڵک بەشدار بووە، لە ناخۆشی خەڵک بەشدار بووە و هەر لە پایتەختیشەوە ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە ستەمکارە بۆتەوە کۆڵی نەداوە و لە هەموو پرسەکانی جەوەش کە پێوەستە بە پاراستنی کۆمەلگا ئیسلامیەکان و بە تایبەتی کۆمەڵی دادگەری خۆی بە پارێزەری ئەخلاقی ئەم کۆمەلگایە زانیوە و پێشتریش ڕێگەی نەداوە یاسایەک دەچێت دژی شریعەتی ئیسلامی بێ و لە داهاتووشدا ڕێگە نەدەبووێت چاوەڕێی ئەوە دەکەن کە خەڵک متوانە بە لیستی کۆمەڵی دادگەری بکە. زۆر سپاس دەکەین کاک حەکیم محەممەد میدیاکار و کاندیدی کۆمەڵی دادگەری ژمارە 8 بۆ پەرلەمانی داهات و زۆر سپاس کە میوانی پۆدکاستی ئەم جارە بووین. سپاس دەکەین کاک دانیار، سپاسی جەنابیشت دەکەین، زۆر سپاس بۆی و بۆ بینەرانیش ئازیێمەی بەیوەی سەرکەوتنی ئینشاءالله. ئازان و خۆشەویستانمان تا پۆدکاسێکی دیکە بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.